بۆ وەرگرتنی کاروکردەوە لە لای خوای پەروەردگار دوو مەرج زۆر گرنگە. بۆ وەرگرتنی کار و کردەوە گفتار و کردار لە لای خوای پەروەردگار دووشت زۆر گرنگە. یەک ئەو کاری کە ئەیکەی تەنیا مەبەستت خوا بێ و مخلیصن بۆ خوا، نەنیەتی ڕیات هەبێ نەنیەتی سمعە. ئەمە زۆر گرنگە، زۆر گرنگە. دووهەم پێویستە ئەو کاری کە ئەیکەی بە پێی شەریعەتی خوا بێ، یعنی نە زیاد لەوەی کە خوا وتوێتی نەش لەوەی کە خوای تەعالا وتوێتی کەمتر، بەو شێوە بێ کە خوای پەروەردگار فەرموویەتی. بۆ نمونە یعنی ئەمە تەطبیقیان لەسەر نمونەیەکی واقعی. بۆ نمونە تۆ نوێژەکەی، نوێژی نیوەڕۆەکەی، نوێژی نیوەڕۆ ئەسڵ وایە کە تۆ ئەنجامێدەی بەس بۆ خوای پەروەردگار، بۆ نەیکەی کە خەڵکی ئاهلی مزگەوت بڵێنەوە هاتووە بۆ نوێژ، یا ماڵ و مناڵەکەت بڵێن نوێژەکە، یا کە خەڵک بڵێ نوێژەکە. لەبەر چاوی یعنی مەبەستەوە نەیە کە خەڵک بیبینێ یان خەڵک بیبیسێ وەسفت داتەوە. ئەوە خاڵی یەکەم، یعنی کەم بەس ئیخلاسەکەی. خاڵی دووهەم ئەو کارێک کە ئیکەی، یعنی ئەو نوێژێک کە ئیکەی، بۆ نمونە خوای تەعالا نوێژی نیوەڕۆ 4 ڕەکات داناوە، تۆ 5 ڕەکات بکەی قبوڵ نییە، وە 3 بکەی خوا قبوڵی نییە. یعنی ئەبێ بەو پێیەوە بێ کە خوای بەو شێوە بێ، بەو پێیە بێ کە خوای تەعالا دایناوە، یعنی موافقی شریعەتی خوا بێ. هەر ئەمە شەسانێک کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلکەهف ئەفەرمێ لە ئاەتی کۆتایی، چی فەرمێ خوای تەعالا؟ آية كوتاي سورة كاف: فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. يعني هركس نيتي خوا، يعني نيتي أو بك بالرسبيتي بقاتو حضوري خواي پروردگار بهر كاريك أيكا. فمن كان يرجو لقاء ربه فليعمل فليعمل عمل كاتي عملكات با عمل بك أي شي عملك عملك صالح، يعني موافق بشريعة إخوة. عملي صالح أو عملك موافق لشريعة إخوة دعاء وشرط دوام ليتا بيش وكتشيه ولا يشرك بعبادة ربه أحدا. يعني هيش ما بس يكترد نبي أن يابو خوابيكي هيش ما بس النبي وخلق بوصف الداتا وخلق باسدك. أما حتى ولو أجر كم يجبه لنا عبد الله تأثيرك. عندي علماء وتيانا أجر أم كارك أيكي، يعني أو نيتك هيته أجر نيتي الرياكت زور به. عندي لزانان وتيانا أجر نيتي كارك أيكي حر نيته دوبك بوبي كي خلق وصف الداتا ويا خلق باسدك أو شرك أو شرك أكبر زورش خطره. أي أجر تو نيته تخوابو بلام لنا يتر خطوريك هاتا ناوتيا كليبو أول لو كاتا نابي بالشركي أكبر أبي بالشركي أصغر، يعني الإسلام درت ناكا بلهم جناحك أجر خود زو فرياي خود بكوي باكي كيتونيا تكت أو أراو ناميني بلهم أجر فرياي خود نكوي خطره، أجر فرياي خود نكوي خطره. كوابو زور جرنجة إما كاتي هر كاريك أنجام دين بخواي پروردگار نيتك خالصي خواي پروردگار من هبه وببي شريعت بو أوي ببي شريعت ببي يستشار زي من الذين هبه بيويس هر عبادتك أنجام يدين، يعني هر كاريك أنجام يدين برز بكين هول بدين شارزايك من درباريك أو كاره به. بون من حمو مسلمان بيويس شارزاي هبه لنيوج ودس نيوج وغسل وماله حمو مسلمان، چونکە هەموو مسلمانە بێ نوێشکە، هەموو مسلمانێک کە ڕۆژوو ئەگرێ ئەوێ معلوماتی هەبێ دەربارەی ڕۆژوو فەرزەکانی ڕۆژوو چی ڕۆژوو ئەشکێنێ ئەبێ معلوماتی هەبێ. هەروەها هەموو مسلمانێک کە پارەی گەشت بێتە حەدی زەکات ئەبێ شارەزایی هەبێ لەبارەی زەکاتەوە، و هەروەها هەموو مسلمانێک کە چێ بۆ حەج و بۆ عومرە ئەبێ معلوماتی هەبێ لەو بارەوە. هەروەها هەر مسلمانێک کە لە بازارە معاملە ئەکا وەکو هەندێکتان لە بازارە معاملەکەن ئەبێت تۆ بزانی ڕیبا چییە، چی بەیعێک حەڵاڵە چی بەیعی حرامە، قەرز بیدەی چۆنە، چۆن وەریەگریتەوە، معلوماتێک کاملت هەبێ دەربارەی ئەو مەوزوعە. هەروەها ئەو کەسانەتان کە لە بواری طبیە ئیشەکە پێویستە بزانێ چی سنوورێک حەڵاڵە و چی سنوورێک حرامە لە مەسائیلی طبیە. هەنێ کەسێ هەرگوێی ناداتی يعني لا حەڵاڵ و حرام لە ئیش و کارەکە. هەروەها لە هەموو کاروبارەکانی تر کار بەدەست بەرپرس
ئیتر بەرپرسێکی بچووک بێ گەورە بێ ئەبێ معلوماتێکی تەواوی هەبێ دەربارەی بەرپرسیارەتی بۆ ئیتر بە هەلومە جەڕە عرە بەڵێ هەلومە جەڕە یعنی ئیتر بەو شێوازە هەتا ئەخیر یعنی ئەبێت ئەو دوو مەرجە هەبێ لە هەموو کار و گفتارێکمانە مەرجی یەکەم خالیز بێ بۆ خوا نیەتت پاک بێ هیچ کەسێ نەکەیتە شەریک وا و بەشی خوا نەبۆ ڕیا نەبۆ سومعە مەرجی دووەم ئەبێ ئەو کارت موافقی شریعەتی خوا بێ ئەبێ بەپێی ئەو شریعەتە بێ کە خوا دایناوە